بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ڕۆژی جیهانی زمانی دایک تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی زمانە لە سەرتاسەری جیهاندا لە هەمان کاتیشدا ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ کۆچی دوایی یەکێک لە شاعیر و زمان ناسە گەورەکانی میلەتی کورد، ئەویش مامۆستا هەژار موکریانیە کە لە ماوەی تەمەنی خۆیدا و بە نووسین و وەرگێڕانەکانی خزمەتێکی فرەی بە زمان و وێژەی کوردی کردو لە فەوتان پاراستنی. ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک کراوە بە ڕۆژی جیهانی زمانی دایک لە تەواوی جیهاندا و ئامانج لەم ڕۆژە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە بەرامبەر فرە زمانی و فرە ڕەنگی لە جیهاندا. دیاریکردنی ئەم ڕۆژەش سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ کوژرانی کۆمەڵی قوتابی زانکۆی دەکای پایتەختی بەنگلادێش کە ناڕەزاییان دەربڕی بوو دژی سیاسەتی زمانی دەوڵەتی پاکستان و سەرنجام لەلایەن پۆلیسەوە دەستڕێژیان لێکرا و کوژران. بێگومان زمان فاکتەر و ڕەگەزێکی بنەڕەتی و سەرەکی مانەوە یا تیاچوونی میلەتانە. لە هەمان کاتدا یەکێکە لە ڕەهەندە سەرەکیەکانی دروستبوون یا پەیدابوونی شوناسی نەتەوەیی هەر نەتەوەیەک. لە سەدەی حەڤدەهەم و دەرکەوتنی شۆڕشەکان و سەدەی مۆدێرنێتی زمان وەک توخمێکی پێگهێنەری هەر نەتەوەیەک سیر کراوە و زیندویەتی ئەو نەتەوەیی لێوە دەرخراوە. میلەتی کوردیش وەک یەکێک لە میلەتە هۆشیار و زیندوەکانی جیهان لە کۆنەوە خاوەن زمانی سربەخۆ و تایبەت بەخۆی بووە و لەم زمانەشدا چەندین لەهجە و دیالێکتی لە خۆی گرتووە و بەردەوامیش خۆی پاراستووە لە هێرش و پەلاماری لە ناوبەرانەی نەیارانیدا. دەپرسین ئێمە کە باز لە زمانی دایک دەکەین ئەم باسکردنە بۆ ئێمە چه بایەخێکی هەیە؟ کە باز لە زمانی دایک دەکەین لە باشووری کوردستاندا مەبەستمان لە چه دیالێکت و لەهجەیەکێتی؟ گرفتەکانی زمان چین و زمان بە چ شتێک پێش دەخرێت؟ کام لە داکەوتەکان کاریگەریان لەسەر زمان هەیە؟ بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا لەتیف فاتح فەرەج نووسەر تاوتوێی ئەم پرسە دەکەین و وەڵامی ئەم پرسیارانەشتان بۆ وەردەگرمەوە پاش ناوبڕێک دێنەوەلاتەن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر بە خێراتن دەکەم بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر بەڕێزی. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ ئەەکەم ئێمە کە باس لە ڕۆژی زمانی دایکەکەین ئێمە بۆ ئێمە چه بایەخێکی هەیە ئەم باسکردنە کە باز لە ڕۆژی زمانی دایک دەکەین؟ هەڵبەت بەر لە هەر شتێک ئێمە دەبێەوە بڵین پاراستنی هەر زمانێک کە چەند کەسێکی کەمیش قسەی پێ بکەن پاراستنی توخمێکی ئینسانیە، پاراستنی ئینسانە، پاراستنی کۆمەڵە خەڵکێکە لە نەمان لە ناوچوون. یەکێ لە فاکتە هەرە گرنگەکانی زمان بۆ کورد مەسەلەی بوون بووە. ئەگەر بۆ نەتەوەکانی تر دەوڵەت یا فۆرمی دەوڵەت یا چوارچێوەی سیاسی یا چوارچێوەی ئاینی یا ئاینێکی ئاسمانی یا هەر هۆیەک بوو باڵین فاکتێک بوو بێ بۆمانەوەی بۆ زمانی کوردی مەسلەی زمان مەسلەی بوون بووە. من پێچەوانی ئەو ئەمە لە کووردە ئاوایە کورد لە بەردەم هەڕەشەیەکی گەورەیە بووە. کورد قەت خۆ خاوەن نەبووە، تورک خاوەن بووە، فارس خاوەن بووە، عەرەب خاوەن بووە. هەرو چۆن ئێستاکە سیاسەکانی ئێمەش تورک خاوەنن، فارس خاوەنن، عەرەب خاوەنن، بەڵام کورد خاوەن نین. بە هەمان جۆر بە درێژایی مێژوو کورد خۆ خاوەن نەبووە. لە هەندێک قۆناغانە کە ڕەنگە شەراکەتی خۆ بەڕێوەبردنە بووێ، یعنی هاوبەشی بوون لە بەڕێوەبردنا بووێ. بۆ نمونە ڕەنگە لە قۆناغی ساسانیەکانە جۆرێک لە هاوبەشی لە بەڕێوەبردنا لە بینی کورد و فارس هاو بووە. لە قۆناغێکە لە سەردەمی عوسمانیەکانە جۆرێک لە هاوبەشی ئەگەر بە کەمیش بوو بێت هی کورد هەبووە لە سەردەمی عوسمانیەکان ناو دەسەڵات یان ناو سەڵتەنەتی عوسمانیا هەندێک کوردڕۆڵ و کاریگەریانە بووە، بەڵام لەگەڵەوەیشا بەردەوام لە بەردەم هەڕەشەیە بووە. بۆیە مەسەلەی زمان بۆ کورد مەسەلەی بوون بووە. من پێچەوانی ئەو
بۆ چوونی ئەو کوردناسە فەڕەنسیم کە لە ماوەی ڕابردووە پێی وا بوو هۆی مانەوەی زمانی کوردی دواکەوتوی کووردە من لام وایە ئەو لەسەر پاکووری کوردستانەوەی کردبوو ئەڵێ لەبەرەوەی کورد نەیتوانیەوە بچێتە خوێند یان دەوڵەت بەشداری خوێندنی پێ نەکردەوە بەشداری نەکردو لە بەڕێوەبردنەوەوان زمانەکەی ماوەتەوە لەبەرەوەی دایکەکان فێری یاژنەکان فێری کوردی فێری فارس تورکی نەبوونە من پێچەوانەیە مابینم من بڕواکەم چاوقایمی و ئازایەتی کورد و پەیوەندی بە شوێنە زا و خاک و شاخ و داخۆوانەوە وەگوتم مەسەلەی بوونەکەشی هەستی کردووە ئەو هەموو دنیای ئەو لەژێر هەڕەشەیە کەلچەری کەلتوری دابوونەریتی هەمووی لەژێر هەڕەشەی توانەوەیە لە بەرامبەر عەرەب و تورک و فارس و ئەوانیترا بۆیە زمانی پاراستووە هەر بۆیە سەیر نییە بەلاتەوە دێک لە بن کەرکووکە بە زمانی قساکە کە چواردەورەکەی وا قسە ناکەن مەسەڵەن بۆ نمونەکە بڵین تورکمان باغ بۆن دێک بینەوە ئەم جۆرە لە ئەم فرەیەش هۆیەکی دەوڵەمەنی گرنگە ئەگەر ئێمە سوودمان لێ بەداخۆ سوودمان لێ نەبینیوە من هەموو جارێک نمونەیەگەینەوە ئەڵێمێمە بۆ کچ چەند وشەیەکمانەیە کچ کنا دۆ دوێت کەنیشی کیش کیژۆڵە مەسەلەن هەموو ئەمانەیەکێ بە پێی تەمەن بە پیشانەی دەوڵەمەنی بەڵێ ئەمە زۆر من لەم دوایە هەندێک وشار بینم کە کورد بەکاری نێنێ حتا من بڕوام وایە دەبێ ئێمە بۆ مەسەلەی زمان چونکە زمانی کوردی بەداخی زۆرە و بەردەوام هەڵەوەرێ من لە داغستانە شتێکی سێرم بینی ڕەسووڵی حەمزاتۆڤ لە داغستانە ئەڵێ لە داغستانی منە بڵێ ئەڵێ فریشتەی زمان یا مەلایکەی زمان کە زمانی دابەش کرد ئەڵێ کە گەیشتە بانداغستان سەیری کرد ئەڵێ زمانەکانی و دابەش کرد زمانە ئەوانەی کە خەڵکی زۆر قسەی پێکە بۆن من ئینگلیزی و فارسی و تورکی و فەڕەنسی و عەرەبی وانە ئەڵێ بەڵام کە گەیشتە بانداغستان سەیری کردم داغستانە هەر چوار ماڵ لە بن شاخی لە شوێنەکان ئەڵێ سەیری تورەکەیشی کرد پڕی لە وردە زمانە ئەڵێ ناچار بوو شۆڕی کاتەوە بۆی هەموو ئەو زماناڵێ بوو بە زمانی داغستانی ئەڵێ بۆیە ئێمە بۆ خۆشەویستی دەیان مەڕادیفمانەیە بۆ پێکەوەژیان دەیان مەڕادیفمانەیە بۆ عیشق دەیان مەڕادیفمانەیە بۆ جوانی دەیان چەمکمانێ مەسەن ئەمە ئەگەر بێین باسی کورد بکەین سەیرەکەی کورد بە هەمان شێوە چونکە مەسەلەکە مەسەلەی بوون بۆ کورد فاکتەکە فاکتی بوونمانەوە بۆ کورد سەیرەکەی دەوڵەمەنی لەومەدا مامۆستا وەکو جەناب ئاماژەت بەو کرد کە کورد بە درێژایی مێژوو زمانەکەی لە بەردەم هەڕەشەیەکی ترسناکی لە ناوبەردا بووە چ شتێک وای کردووە ئەم زمانەکەمان بە زیندوی بمێنێتەوە هۆکارەکانی مانەوەی زمانی کوردی کە جەنابەت ئێستا پێت وایە زمان هێشتا زمانێکی هۆشیار و زیندووە چ شتێک وای لێ کردووە کە بەو شێوەیە بمێنێتەوە خۆپارێزی مەسن لە قۆناغی فیوداڵی ئەگەر بگەڕین بۆ پێش قۆناغی فیوداڵیش لە سەردەمی ئەمارەتەکانە کە لە چوارچێوەی قۆناغی فیوداڵی کوردیە لە چوارچێوەی قۆناغی فیوداڵ دەربگایەتی جیهانیە باڵین بە جۆرێتێکێکیمە لە چوارچێوەی ئەمارەتەکانە زۆر پێداگری کراوە لەسەر مانەوەی زمان مەسەلەن با نمونەیە بنمەوە حەزرەتی نالی لە سلێمانیە کە دیوانەکەی خۆی نووسیەوە ئەو سێ کوچکەی کە بەناوبانگ سالم و کوردی و نالی نەگەر هەوڵی داوە زمانی ئەو زمانی کە بابانەکان قسەیان پێکردوی کا بە زمانێک کە زمانی نووسین وانە هەڵساوە وشەی باجینان و وانشێنە مەسەن ئەزی بەکارێناوە وشەگەلی گەرمیانی قوڵایی گەرمیانی بەکارێناوە هێناوێتی بۆی زمانێک دروستکە کە بێتە زمانی هەمووان پێم وایە دەوڵەت زمان دروستەکە بەڵام بۆ کورد ئەمەوانە بووە کورد بەبێ دەوڵەت زمانی دروست کرد بەبێ دەوڵەت زمانی هێشتۆتەوە ئەو هەڕەشانەی کە لەسەری بوونە لەلایەن ئەوانی ترەوە بۆ کورد بۆتە پاڵنەرێک بۆ مانەوە و پاراستنی زمانەکە هەر بۆیە پێت سەیر نەبێ کە لە کوێرەدەیەکە ئەگەر یەک کەس یەک پیرێژن بە کوردی لە ئورفە بۆ نمونە لە ئورفە با بڵین لە هەر کوێ سەرزەمینی کوردستانە لە هەر چوار پێنج پارتێک بە ناگارنەوە کارەباخیشەوە کە بە کوردی قسەکراوە لە کوێرەدەیەک ئەگەر یەک پیرێژنما بێتەوە بە کوردی قسەی کردێ دوای زمانە بۆتەوە زمانی گشتەکە ساکینە جانسز لە دووە یاداشتەکانی لەم دوایە کراوەتە کوردی بەشی یەکەمی لەوێت زۆر بە جوانی باسی ئەو مەسەلەی پاراستنی زمان و ئازایەتیاکە بۆمانەوەی زمان من بڕوام وایە ئەم
پاڵنەرەی کە دوژمن مەسەلەن تۆ سەیرەکەی عوسمانەکان لە سەردەمێکە کڕقیان لە ئامەد بۆ تۆ یارقیان لە کورد بۆ تۆ هاتوونە لە ئامەد کتێبخانەکانیان وێران کردووە باسی واکەن کە بە هەزاران کتێبیان سوستانەوە کەواتە ئەدەبیات و حوجرەکان وەکو ڕۆڵی گەوریان سارێکی جوانی ئەو سەردەمەی کورد ڕۆڵیان هەبووە لە ڕۆڵی گەورەیانەوەی لەو ڕۆژەوە کە عادات و ڕسومەتنامەی کوردی مەلا مەحموودی بایەزیدی نووسراوە یان لە پێشەوە لە حجرەکانە لەو ناوەندایە کە تۆ باسیەکەی لە ناوەندە ئاینیەکانە مامۆستایانی ئاینی و پیاوانی ئاینی کە لە هەمان کاتە شاعیر و نووسری گەورەشیان تیا بۆ نمونەی ئەحمەدی خانی و نمونەی مەلای جەزیری و نمونەی تاگەین و مانیلای خۆمان ئەمانە ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە پاراستنی زمانە ڕۆڵێکی گەورە و قوربانیشیان داوە مەسەن قوربانیان بە خۆیان داوە بە سەرۆت و سامانەکەیان داوە بە دەرکراون لە ناوچەی خۆیان ڕاونراون خانە و لانەیان لێ تێکچۆ بەڵام بەدەست بەجاریەوە نەبوون مامۆستا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی حوجرەکان و ئەدەبیاتی کلاسیک وە کۆڵێ ڕۆڵێکی لاواز و هەر نەبووە ئێستا ئەم ڕۆڵە کەوتۆتە دەستکێوە ئایا ئەم کەسانی کە ئێستا ڕۆڵەیان کەوتۆتە دەست ئەتوان وەکو ئەدەبیاتی پێش و وەکو حوجرەکان زمانی کوردی بە زیندوو بهێڵنەوەیانە لە ساڵی 1930 نووسەرێکی کورد داواکە دەستگایەکی زانستی دروست بێ بۆی کە زمانی کوردی بپارێزێ ئەو کاتە تقریبانەکە 104 ساڵ بە لە ئێستا لە هەشتاکانە لە سەردەمی بەعسا کە بەعس زۆر هەوڵێدا کە زمانی کوردی پارچە پارچەکە بیتاوێنێت و مەسەلەن هەوڵیدا دیوارێک لە بینی بادینان و سۆرانە دروستکە لە باشووری کوردستان هێنای بۆ بادینەکان ڕۆژنامەی بزاوی دەرکرد بۆ سۆرانەکان ڕۆژنامەی ئاسۆی دەرکرد و هەوڵیدا هینێک ئەوەی کە ئێستا دەسەڵاتی کوردی بەداخەوە بە هەمان ئەو ڕێی بەعسا ڕاتەوە بەش خراپتر لەو سەردەمەیە کۆڕی زانیاری کورد کۆمەڵی مامۆستا ئەو ڕۆڵەیان بینی کە کاتی خۆی حوجرە و فەقیەکانیان بینی لەو سەردەمەیە کۆمەڵی مامۆستای کورد کۆمەڵی خوێنەواری کورد مەسەلەن خوێنەوار و زمانزانی زۆر گەورە مامۆستا مەسعود محەممەد مەلا جەمیلی ڕۆژبەیانی علادینی سەجادی کە لە گەلاوێژەوە دەست پێ کرد و شێخ محەممەدی خاڵ و شکور مستەفا و زمانزانانی کە ئێستا ژێمە شانازی بە چۆنیەتی بەکارێنانی وشەکان بەڵێ زۆرن هەژاری ژیانی کورد وەکو جەنابەت ئاماژەت بەوە کرد کە یەکێک لە زیندوێتیەکانی ئەوەیە کە خاوەنی کۆمەڵی لەهجە و دیالێکتی زۆرە ئێمە لەکە لە باشوور باسی زمانی دایک دەکەین مەبەستمان چ دیالێکتێکە ئایا ئێمە لە باشوور دیالێکتێکی سەرزانی دیاری یەک زمانی دایک بریتێ لەو زمانەیە کە یەکەم جاری مناڵ قسەی پێکات خۆی لەوە هاتۆ چۆن سەرەتاییترین مەسن لە ناو خێزانە یەکەم ئەو زمانی کە پێ قساکەی ئەوە بێتە زمانی دایک بۆن مناگەر من مناڵەکانم لە بەریتانیا لە دایک بن و یەکەم زمان کە مناڵەکانم قسەی پێکن زمانی ئینگلیزی بێ ئەوە زمانی دایکی زمانی ئەوێ ئەگەر لە کەرکووک لەدایک بوون و یەکەم زمان کە زمانی کە قسەی پێکەن کە زمانیان پێ بژێ زمانی تورکمانی بێ ئەوە زمانی دایکیانەوەی وەگەر کوردی بێ کوردیە لە باشووری کوردستان ئەوەی لە بادینان ئەوەی لە گەرمەسێر و مەسەلەن زمانی ماچۆیە زمانی هەورامیە زمانی ئەم لە قەزمانانەیە کە هەموو زمانن ناتوانین نیکەین هەموو زوانی سەرەکیش نەکرێ خزمەتێکی گەورە بەو چۆن فارزەڵێ ئێمە بە زمانەکانی تر خزمەت بە زمانی فارسیەکەین مەسەن وشەگەلی عەرەبی و تورکی و کوردی خەینە خزمەتی زمانی فارسیەوە ئێمە هەموو ئەم شێوەزارانە شێوەزاری هەورامیە بادینیە سۆرانی ناوەڕاستە مەسەن گەرمیانە ماچۆیە زازا لە باکووری کوردستان زیاتر چونکە زازامان نییە لێرە بەڵام ڕەنگە ڕەبتێک لە بینی یارسان و هەندێک نزیکایەتی هێلاندینە مەبەستم هەموو ئەمانە لە ئەسڵا زمانی دایکن لە ئەسڵا زمانی دایکن بەڵام ئێمە چۆن فەرهەنگ دروستەکەین کاتی خۆی ئەڵمانەکان ئەڵێ ئەو وڵاتانی لە ئەوروپا میشاو پشت بڵاو بۆ میشاوە بێزمان بوون یعنی چۆن وەک ئێمە کاڵین بێزمان بۆ مانایی کە زمانی یەکگرتوونە بووە زمانی هاوبەش نەکە باوادار بدەین زمانێکی هاوبەش نەبوو هەمومان قسەی پێ بکەین مەسەن قورئان زمانی هاوبەشی هەموو عەرەبەکانە خۆ خەڵکی مووسڵ وەک خەڵکی بەغا قسە ناکەن کە لە عێراق نەردووکیان مسڵاوەکان شبت قول و ئەقول لە کۆوانە قساکەن ئەسڵەن بەغا و بۆ زمانە قسە ناکەن خەڵکی حەویدیە کە لە بینی مووسڵ و لە بینی بەغا و کەرکووکایە لە بینی تکریت و کەرکووکایە بە زمانی قساکەن جیاوازە زۆر جیاوازە لە زمانێک هەمووشی عەرەبە بەڵام قورئان کۆی کردوونەتەوە ئێمە دەبێ ئەو هاوبەشیە کۆمان کاتەوە ئەو زمانەیە گرتو ئەمە بەچی کۆ بێتەوە ئەم زمانەیە گرت و هاوبەشە بەچی دروست دەبێت سەرکە ئێمە دەبێت سوود لە هەموو ناکرێ ئێمە یەک
لقە زمانی بچووکیش نادی دەکەین فەرامۆشیکەین دەبێت سوود لە هەمومانە بینین هەموومە بنووسین ویستن نونەیەک بۆ بین و کاتی خۆی ئەڵمانیەکان دوو براکە لەناو دانیشتونە باسی زمانی ئەڵمانیەکەن خەمە خۆن بۆی چۆن ئیتالیا پارچە بۆ شوێنی بە زمانی قسەی کرد ماکیاڤیلی هات بە شێوەیەک کۆی کردنەوە ڕێکی خستنەوە کردی بۆ وڵاتێک یان بووە بفاکت بوو بە هۆیەک بۆ ڕێخستنەوەیان ئەڵمانەکان ئاین بە هەمان کێشەیە تێپەڕین دوو برا شەوێک لە ژوورەکەی خۆیان باسیوانە کرد چۆنە بێت زمانی ئەڵمانی مەسەلەن فڕانکفۆرت لە بەرلین نەگا بەرلین لە بۆن نەگا چۆنە بێشتی وە مەسە بۆ نمونە خوشکێکی بێژنیانە بوو لەگەڵ ناژە وتی باشە دەی باشە ئێوە ئەوە بکەن وتیان چۆن وتی بڕون کۆنە دێ بە دێ و شار بە شار و زمان کۆکەنەوە و فەرەنگێکی گەورە دروستکەن و بیکەن بە زمانی هاوبەش دروستکردن ئێستا و فەرەنگە زمانی هاوبەشی ئەڵمانیە ئەزانی زمان ئەگەر فەرەنگێکی گەورەی نەبێ ئەگەر کۆی نەکەیتەوە لێی هەڵەوەرێ ئێستا زمانی کوردی یەکێک لە کێشەکانی ئەوەیە ڕاستە باوباپیری ئێمە ڕابردووی ئێمە زمانیان پاراستەوە شەڕی گەوریان لەسەر کردووە دەبێت شانازیان پێوە بکەین وەک گوتم بۆتە مەسەلەی بوون بوو ئەوان چونکە هەستیان کردو مشتێکیان لەدەستە چ زمانەکانی بێنێتەوە زمانەکانی نیشتۆتەوە لەبەرەوە ئەوەی لەسەر ئێمە ئێستا جگە لەو شانازیی بەوانەوەیکەین پاراستنی ئەم زمانە و درێژە پێدانێتی بۆ هەڵنەوەری نیست زمانی ئینگلیزی ئەم ڕۆژێ دەوڵەمە نەبێ زمانی عەربی دەوڵەمە نەبێ هەوڵەدا بگونجێ لەگەڵ گەشەکردنی کۆمەڵایە گەشەکردنی سیاسی کۆمەڵایەتی دنیا تەکنۆلۆژی زمانی فەڕەنسی بە هەمان شێوە زمانی کوردی نەیتوانی ئەومە بکات چونکە من جارێکیان وتم مەسەلەن جارێکیان کە ناسیری ڕەزادی پێی وتی ئەزانی لەتی وتی ئێمە بۆ بایکۆت ئەمەی کێ ماڵین بایکۆت ها فڵان بایکۆتی کردووە مەستایان بایکۆتیان کردو گۆڕان بایکۆتی دانیشتەکەی مەسعود بەرزانی کردو مەسعود بەرزانی بایکۆتی هاتنی بۆ سلێمانی کردووانە ئەم بۆ بایکۆتە وتی بایکۆت ئێمە وشەیەکی زۆر کوردیمانێ وتم چیە مامۆستا وتی ئێماڵێن داچێڵ لە موکریان داچێڵ گاکە تووڕابێ ناچێڵێ وازێنێ تووڕابێ داتە چێوە پێڵن داچێڵ ئەمە بایکۆتە باش ئەمە لە زمانی فیوداڵیە لە ژمانی دەربگایەتە هەزاران وشەی وامانەیە بوو بێن سەش کە ئەگەڕێنەوە بۆ گوندەکان و ئەو شوێنانی کە گوندنشینن هەستەکەی کۆمەڵێ زمانی ڕەسەن یان کۆمەڵێ وشەی ڕەسەنی زمانی کوردییانە زیندووە بەڵام بۆچی نووسەرانی ئێمە سیاسیانی ئێمە ئەمانە بە شەرمەوە هەر ینی نووسەرێک بە شانازیەوە ئەڕوا وشەی عەرەبی و فارسی و نازام وشەی قورسی ئەم سەردەمەت بۆ دێنێ بەڵام لە ڕووی نایە شەرمەکە هی زمانی ڕەسەنی کوردی خۆمان بەکاربێنێ هۆکار چییە کە نەمانتوانی ئەم وشە ڕەسەنانەی گوندەکان و شوێنە دوورەکان لە ناو نەبوونی تاج و تەخت و بەختە نەبوونی تاج و تەخت و بەختە نەبوونی خۆخاوەنیە هەمن وتم ئێمە کورد تورکخاوەن بووینە فارس خاوەن بووینە خۆخاوەن نەبووینە بە هەموو ئەوانەی یعنی کورد لەبەرەوەی خۆخاوەن نەبووە لەبەرەوەی تاج و تەخت و بەختی نەبووە لەبەرەوەی دەوڵەتی نەبووە کاینێکی شەرمنۆکە ئینسانێکی شەرمنۆکە ئینسانێکە کە عەرەب ببینی هەستەکە عەرەب گەورەترێرەوە کە تورکە بینی هەستەکە تورک گەورەترێەوە کە فارسە بینی ئەمە سیاسیەکانی کورد بەداخەوە ئەمەیانین کردو ئەمە ئەویان ڕشتەوە من نازانم تا چەند لە سەردەمی ئەمارەتەکانەوە بۆ کە ئەمارەتەکانیش سەر بە دەوڵەتی سەفەوی یا سەر بە دەوڵەتی عوسمانی یا سەر بە دەوڵەت بەرێکی لەوانە بوونە بەڵام درک بەواکەم بە تایبەتی لە دوای سەردەمی شێخ مەحموود ئەگەر بێین توێژینەوەیەکی ورد بکەین لەسەر ئەوەی کە لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق وە تێکچوونەوەی ڕێکخستنەوە تێکچوونەوەی ئەم فۆرمەی ئێستا کە لە سای کەسبی کۆیە کوردستاندا بەشکرا باڵین لە عوسمانیەکان لە دوو بەشەوە کرا بە چوار بەش و سووریا شتێکی بەرکەوتوانە لە دوایەوە کوردێکی شەرمنۆک دروست بووە ڕاستە ئێمە قوربانیمان داوە شەڕمان بەڵام کوردێکی شەرمنۆکین لە بەرامبەر ئەوانی ترە خۆمان لە عەرەبی سووری بە کەمتر زانیوە خۆمان لە عەرەبی عێراقی بە کەمتر زانیوە خۆمان لە تورکیا بە کەمتر زانیوە خۆمان لە فارسی ئێران بە کەمتر ینی ئەم جۆرە لە شەرمنۆک وای کردو کە نووسەرەکانمان هەندێک جار یا ڕۆشنبیرەکانمان بەڵام ئەگەر خۆخاوەن بووینە ئەگەر دەوڵەت و فۆرمێکمان هەبوایە من بڕواکەم ئەم ترسنۆکێ نابوو ئەم شەرمنۆکێ نابوو کاتێک کە تۆ فۆرم دەبێ خۆخاوەنی ئەو کاتە تۆ زۆر بە ئازادەنەز وشەکان بەکارێنی وە گوتم فارسەکان دەوڵەتیانەیە دەوڵەتێکی دوور و درێژ و مێژویانەیە با کەمینێش بن لە ئێرانە دەوڵەتێکی فارسی زوبانیان هەیە ئەگەر کەمینەشن لە ئێرانە بەڵام ئەم دەوڵەتە فارسی زوبانە شانازی بۆەوە کە زمانێکی زۆر گەورەیە لە شانامەی فیردەوسیەوە درێژی پێدا و شاعیرانی زۆر بەرزی وەکو باڵێن سعدی شیرازی و حافز وان شعریان پێوتووە و تام دوایش درێژەیە تا ئەگاتە شامیلۆ بەڵام ئەم زمانە ئەگەر کەمینەش بێ زمانێکی کەمیش بێ وشەگەلیشی کەم بێ دێ زاراوەگەلی نەتەوەکانی تر دێنێ و بەکارێنەوە خزمەتکاری پێ مامەسا لە ئێستادا کە ئێمە باز لە زمانی دایک دەکەین واتە دەبێت کار بۆ زمان بکرێت دەبێت بزانرێت گرفتەکانی زمان چین من دەپرسم لە ئێستادا زمانی ئێمە هەڵگری چ گرفت و کێشەیەکە کە دەبێت چارەسەر بکرێن و چارەسەریان بۆ بدۆزرێتەوە لە باشووری کوردستان هەرچەنە من بۆ خۆم قەناعەتم وایە زمان
ئیتر گەشتونێتە قۆناغێ زمان لە بین ناتێن نوام چۆمسکی ئێستا بە شێوەیەکی تر باسی لەمانە و باز لەوانەوەی زمان و بەردەوامی زمانەکە کە زمانی ئاماژەیە زمانی پەیوەندی کۆمەڵایەتی فراوانەکەی نێوان بەشەریەتە هەمومان نەزانین بەبێەوەی باسی برسێتی بکار ڕەنگی برسێتی چۆنە هەمومان نەزانین کە بەبێەوەی باسی ترس بکار ڕەنگی ترس چۆنە ئەمە زمانێکی هاوبەشی بینی گشتمانە من بەیانی لە جنوبی ئەفریقا کە ڕەشپێستێک ببینم لە ڕەنگ و ڕوخساری ئەتوانم هەندێشت بخوێنمەوە کە تۆش دەتوانی لە ڕەنگ و ڕوخساری منە هەندێشت بخوێنیتەوە زۆر جار تۆ سەیری منەکەی لە ڕەنگ ماڵی چیە خۆنەخۆشی یا ئازارێک تێ ئەم زمانە ئەمە بۆتە زمانێکی گەورە ئەتوانین زۆر جار بە ئاماژە هەمومان یەکتر تێبگەین ئەمە لایەک ئەوەی کە پەیوەندی بە کێشەکانی زمانی کوردیەوە هەیە ئەوەی ئێستا دەسەڵاتداری هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دروستەکە ئەوە تۆ بتوێت زمان بپارێزی و پەرەی پێ بدەیت و زاراوەکانی بپارێزی و دەوڵەمەندی کەیت و لە هەڵوەرین بیپارێزی دەبێت جارێ یەکەمین شتت ئەوە بێ نابێت دوو زمان بکەیتە زمانی سەرەکی ئێستا ئێمە لە باشووری کوردستان خەریکە ئەبێ دوو زمانەکەی زمانی سەرەکی من بڕوام وایە ئەو زمانەی کە لە خوێندن و نووسینە بەکارێت ئەگەر بادینان لە باشووری کوردستان زۆرینەی خەڵکی ئەم تخوبەن ئەم ناوچەیەن ئەم باشوورەن دەبێ ئەوان بێتە زمانەکەی گشتمان ئێمەش خۆمان بە زمانی خۆمان قسە ئەگەر سۆرانی ئەمەی کە من و تۆ قسەی پێ بکەین کە تا ڕادەیەکی زۆر هۆشیاری هەورامیەکان ئەمەی تێپەڕانەوە من زۆر جار شانازی بە هەورامیەکان واکەم یا بە هەورامان واکەم لەبەرەوەی ئەمەیان تێپەڕانەوە هەورامیەکان هەمویان زمانی سۆرانی ئەزانن خۆزگە بادینانەکانی هەمویان وابوونایە خۆزگە سۆرانەکانی بەستم ینی زۆر جار تۆ ئەمانە دەبێت پارێز هەموو هەورامێکی شەی بێتێتەوە هەورامێکی خۆش ئەزانیە ئەشزانیە وشەگەلی زۆر جوان لە هەورامانایەکری کورد سوودی زۆر گەوری لێ ببینێ لە زمانی کوردیا وشەگەلی زۆر جوان لە باری مەسەڵەن ئەز ئەوەی کە مامۆستا نالی بەکارێنەوە حەزرەتی نالی بەکارێنەوە وشەیەکی زۆر جوانە بۆ من حتا توانی من زۆرێک لە ئەنانیەت و خۆپەسەندی تایە بەڵام ئەس هیچ خۆپەسەندیەکی تیانە ئەتوانی بەکاری بێنی لە نووسیرە بۆیە من بڕوام وایە ئەوە دەوڵەت و دەسەڵاتدارە دەبێت جارێ یەک بێ ئەمە بکە بێ زمانێک بکاتە خاوەنی ئەوانی تر و ئەوانی تریش لە سای ئەو زمانەیە پارێزراو بن ئەمە نەکراوە مەسەڵەن تورک ئەمەی کردووە بۆ خۆی فارز ئەمەی کردووە من ئێستا جگە لەوەی کە زمانی کوردی لە بەردەم ئەو هۆمۆڕەشەیە ئێستا خەریکە نەتەوەکانی تری ڕۆشنبیری نەتەوەکانی تریش ناچارە بن ئەو زمانە ناوە دەبێتیانە بەکارێن ئێست پێش چەند ڕۆژێک ڕۆمانەکە ئەلیف شەفەق مەخوێنەوە شەرەف مەخوێنەوە لە ئەلیف بە ناچاری وشەی کوردی لە ڕۆمانی باسی کوردستانەکە باسی خێزانێکی کوردەکە باسی دوو خوشکی کوردەکە لە ئورف و لە چۆنەگەنە بەریتانیا و چیان بە سەرێکە لەوێ وشەگەلی زۆری تایە کە شەفیقی حاجی خلی کردیەوە کوردی وشەگەلی زۆری تایە بە کوردی مالا من نەیتوانیەوە بیگۆڕێ ئەمە بێنێ وشەیەکی تورکی لە جیاتی ئەم چەمکە دابنا مالا ئەوەی ئێمە لە سلێمانیڵین ماڵەکەم ها بەیەکێ خۆشمان وێگەی ماڵەکەم بەڵێ ماڵی من هەمانە وشەی لە بادنن وشەگەلی تریش ئێمە تازە زمانەکە ترسی لە بینچوونی نەماوە کاتە گرفتی گەورەمان پەرتکردنی زمانە بۆ دوو ناوچە ئەمە گرفتێکی ئەمە نەک گرفتی گەورە ئەمە کاتی خۆی بەعسیەکان ئیشیان لەسەر کرد و ئەسڵەن لە تورکیا دەوڵەتی تورک هیچ لەسەر دەوڵەتیان نەکرا بەس کورد خۆی ئێستا دەوڵەتی تورکیەوە بڵێ زازا جیاوازە لە کرمانجی ئیشی لەسەرەکە بڵێ ئەم دوو دنیا بینی ئەم دوو دیدگای ئەم دوو زمانە ئەم دوو شێوەزارە هیچیان پەیوەندیان بەیەکەوە نییە بۆی قەناعەت بە کۆمەڵێک لە زازایەکان بێنێ چۆن خەڵکێکی بڵێ هێزدیەکان کورد نین بۆ قەناعەت بە کورد بێنێکە و قەناعەت بە هێزدیەکانش بێنێکە کوردین ئەمە دروستکایان ئێمە بەداخەوە خۆمان ئێستا لە باشووری کوردستان درێژە بەمادەین مەسەلەن ئێمە نەهاتوونە ئەو زمانەی کە فەیلەکان پێیاخێون پێی قساکەن نەهاتوونە ئەمە بپارێزین نهاتوونێمە ئەمە بێین فەرەنگی گەورە دروستکەین لە بریەوەی کە بێین ئێمە لێرە شەڕ لەسەرەوە بکەین کە بادینی زمانێکی فەرمی دەوڵەت بێ و سۆرانیش زمانێکی فەرمی دەوڵەت بێ و ئەمە بکەینە دوو شێوە زمانی بکەین ئەمەماتوانی هەوان ئەمە چییە بۆونە چارەسەرێکە بۆ کۆلە زمانێکی یەگرتویان لێ زمانی هاوبەش یا زمانی یەکگرتو بۆ دروستە بێ ئێمەوە گوتم هەموو بەر لەوەی دەرباسی گرفتەکان بکەین ئەو بەکارهێنان یا ئەو وەستایی مامۆستا نالی بۆ منە لە شعرێکە وشەی هەورامیش و بادیش و سۆرانیش بەکارناوە ئەمە ئەتوانی نایبنین زمانێکی یەگرتووە لەو سەردەما مامۆستا نالی بە ڕەحمەت بێ درکی بەمە کردووە درکی بەم گەورەیە کردو خەونی ئەوە بووە
خەونیەوە بۆ کردو لە نالی مەزن دیوانەکە. بەڵێ نالی کۆمەڵی خەونیە بۆ تایستا توێژنەوەی لەسەر نەکراوە خەونیەوە بۆ دەوڵەتی کوردیە بێ خەونیەوە بۆ جەیش و سوپای کوردی سوپایەکی یەکگرتوو بێ لە ئەدەبیاتەکە لە شێعرەکانی ڕەنگی داوەتەوە خەونیەوە بۆ کە کورد خۆخاوەنی بکە خەونیەوە بۆ کە مەسەن لەو نامەیە کە بۆ لە چامەکەیە کە بۆ سالمی ناردوێتەوە خەونیەوە بۆ کە کوردەکان هەمیان بەیەکەوە بە گشتەمکاریا بچنەوە ئەمانە خەونی نالی بوون خەونی گەوری زمانیش بەشێکە لەو خەونەی ئەمە هەر بۆ نالی وانە بۆ حاجی قاری کۆیش وایە بۆ خەڵکی تریش وایە بەڵام نالی پێشتر درکی بەم هەڕەشانە کردووە درکی پێ کردووە و ئیشی لەسەر کردووە من بڕوام وایە لە سەردەمی خۆیە ئەگەر بابانەکان ئیشیان لەسەرەوە بکردایە هەرچەندە بابانەکانێکی لە مشکلەکانەوەی ڕیت قسەیەکی زۆر جوانیە لەبارەی بابانەکانەوە ینی هین بوونە بەردەوام لە ترس و نیگەرانیە بوونە بەنیازیمانەوە نەبوونە چۆن ئێستا ئێمە 25 ساڵە حکومڕانیەکەین بەنیازیمانەوە نین هەموو شتێ بەتاڵانە دەین بە خەڵکو و هینەکەین وەگەوەی کە بەیانی دەبێت کۆڵەکمەم دێن کۆڵمانەوە ڕاکەینەوە بۆ شەو شوێنانی کە پێشتر لێی بوونە قیادەی کوردی لێ بۆ سەرکردایەتی کوردی ئەم بابانەکان تۆزێک ئەم نیگەرانیان تیا بۆ بۆیە ئەگین ئەم نیگەرانیان تیانە بواە پێداگریان بکردایە ئەو خەونانی نالیان بەدی بێنایە ئێستش بوونیان درێژەی ئەبوو ئێستش بە شێوازەکان ئەبوو ئەمری واقعش لە ساڵ 1920 کە حکومەتی عێراقی بە شێوازە تروسکە ئەو مامەڵەیە جیاوازترە بوو لەوەی خۆرتەنە ئینگلیزەکان لەو ئیتیفاقیەکە لە بینی خۆیان و مەلیک فەیسەڵایەکان باسیێواکەن دەبێت کورد خۆخاوەن بێت و ئەگەر کورد نەیتوانانی لەگەڵ بژە دەبێت هینی بکە بەڵام ئەمووەمانە ئەگەر ئێمە فاکتی بەهێزە بووە لە بابانەکانەوە ڕیشەیەکی خۆخاوەنیە بۆیە تا گەشتە شێخ مەحموود هەڵبەت ئێمە ئیستەوا نابووین بەڵێ مامۆستا نالی بەڕەحمەت بێ وەکو نەزەریە وەکو پتیۆر ئەم شتەی تەرەح کردووە و جێبەجێکردن و بە عملیکردنیشی داوەتە دەست بابانیەکان بەڵام جەنابەت چی ئەڵێ کە لەم سەردەمە هەر سیاسەتی کوردی خۆی هەوڵی دووکردکردن یا پەردکردنی زمانەدا ئەخر ئەمە ئەو گرفتەیە کە من پێتم و دەزانی سەرکردەی سیاسی دەبێت خۆی لە ناوچە بێتە دەرەوە لە ناوچەگەری مەسەن ئێستا من زۆر جار لە ئەدەبیاتی سیاسی خۆمانە گوێم لەوە بێڵێن فلان حیزب لۆکاڵیە ناوچەیە مەسەن ئەڵێن گۆڕان ناوچەیە یەکگرتو یا کۆمەڵ ناوچەین تۆ زمانەکە ئەەکەیتە زمانەکە نییە و سیاستەکە وا وێناکەی کە تۆ هەر زۆر لە ناو دنیای ناوچەیە چۆن نتوانی بە هاوڕەکانی خۆت بە هاو حیزبەکان بە هاو سیاسەکانی خۆت بڵی ناوچەیی لە کاتێک خۆت دەربازیە بە نەبوویتە دەبێت جارێ یەک ئێمە لە ناوچەگەری بەو مانایی کە نەتەوە دروست نەبێت لەمە خۆمان ڕزگارکەین بەداخەوە حیزبی کوردی نەیتوانێت لەمە خۆی ڕزگارکە مەسەلەن من ناڵم با سلێمانێک شانازی بەو لە وتنایە ماڵین بە ساقاڵین یەک تەوانیڵین یەت ئەڵێن ئەماڵین بەڵام لە نووسینە بەکاری نایەنین مناڵم با سلێمانی شانازی بەم شێوە وتنەوە نەکە نام شێوە وتنە با هەبێ بەردەوامی هەبێ وەگەوەی لە مووسڵ وتمان شبت قولەقێ وەگەوەی لە سەبرۆ سۆمال شانازی بە عەربی وتنەوەکەن یەک کەلیمە عەربی تێناگی من تۆ دەبێت عەربیش بزانین دەبێت زەقەی چاومان بێت دەبێتی بمان وەرگێڕێ ئەو هین جارێکیان متەنەبی لە بەغا لێی کۆبنەوە کۆمەڵە خەڵگەویش ئەوێ بە عەربی قسە بکە بۆی کەسیان لێ تێنەگەن ما لەکم تەکەئتم عەلەیە کە تەکەئکم عەلا ذی جنەتی فرنقعوا أميان بيان تبابا عربية كتوقتي وتيتي ما لكم تجمعتم علي كتجمعكم على شيء غريب تتفرقوا هذا هو عربية ما بستم ئێمە بەڕاستی دەبێت لە زمانی ناوچەیی ڕزگار بین و ئەمە ناکاتەوەی کە بادینیەک شانازی بە بادینی بوونی خۆی نەکات سۆرانیەک شانازی بە سۆرانی بوونی خۆی زەنگەیەک کە بە ماچۆ قساکە لە گەرمیانە یان حەزەکەم بزانی ئێستا ئێمە ناوچەیەگەی پێڵێ شوانی کێشک و شوانی خاسا هەیە لە بینی شوانی کێشک و خاسا یەک شوانە یەک ناوچەیە بە دوو زمان قساکەن هەمونیەکان ماچۆش قساکەن و زمانی ئەو زمانی خۆش ناکەن ئێمە دەبێت ئەم قوربانیە هەم پێتم و هەولامەکان داویانە هەولامەکان لەبەرەوەی بەهەستی نەتەوەیان بەرزترە لە خەڵکی سۆران و بادینان هۆشیاری نەتەوەیان بەرزترە ئەمەیان داوە قوربانیان بە زمانەکە داوە زمانەکەی خۆیان پاراستووە بە پێچوانەوە زۆر جار خەڵگەڵێ زۆر عنسرین هەمیان بە هەولامی قسەکەن بەوان بە هەمویان سۆرانی ئەزانن ئەمە مویمە نەگەوە لە هەولامەیەکیژە پرسنەڵێ منیش دوو زمانی ژەزانم هەولامی ڕاستەکە دەی خۆ لە زمان زمانە کاکە عەرەبی سۆمالیە سوودانیان با بڵین ئەوانی لە خەلیجی عەرەبی لە کەنداوی عەرەبی قساکەن ئەوانی یەمەن بوون منە جیاوازترە لەوەی قەتەروانە ئەم زمانە دەبێت شانازی پێوە بکە بەڵام چۆن
لە ئەسڵا زمانە سەرێکیەکەش گەڵمانەکە درێژەی پێدا. مامۆستا باسمان لە گرفتەکانی زمان کرد بزانین زمان بە چ شتێک پێشەخرێ ئەو فاکتەر و هۆکارانی کە بنە هۆی پێشکەوتن و دەوڵەمەندکردن و زیندوهێشتنەوەی زمان کامانن. ئێستا لە ئێستا ئەگەر باسی ئێستا بکەین بەردەوام تازەکردنەوەی زمان بەردەوام هێنانی ئەو ڕۆژە باسیین کرا بەر بەڕێکەوتیش باسی ئەوە کرا مەسەلەن ئەڵێن مۆلیدە ئێمە ئەوەی کە ها باوە وشەیەکە زۆر ڕۆژانە هەزاران کەس ملیۆنها کەس بەکارێن لە کوردستان لەبەرەوەی کاربامان نیە ئەڵێن مۆلیدە مەسەن مۆلیدە من وتم باشە لە تەولیدی کارەباوە تۆ تەولید مۆلیدە باشە وزە دەرە کاکامە باشە بۆ وشەیە بەکارنی بۆ منەکەین وشەیەک کە بەردەوام کاری بێت یا وزەکار مشغل مۆلیدە ئەوەی کاری بۆ زەدەرەکاکە یا بۆ نمونە ئێمە ئەڵێن چێشتخانە من لەم ڕۆژانەیە لە ڕۆمانێکە ئازیزێک ناندێنی بەکارێ نابوو ناندێن کە بیرم کردو ناندێن زۆر فراوانتر لە یعنی لە ئاستی مەتبەخایە بەڵام چێشتخانە لە ئاستی مەتبەخان نییە لەبەرەوە بە بڕای من ئەمە یەکێ لە هۆیەکانە یعنی بەردەوام تازەکردنەوە بەردەوام پاراستنی ئەو ناوانە و بەردەوام ئەمەزەوەی بچین کاموشەی زۆر ڕەسەن بیانە نێونووسین و زمانەوە نانە زانی چۆن جگەلەوەی کە تەکنۆلۆژیا هەموو ڕۆژ وشەی تازایێنێتە ناو زمانی ئینگلیزیەوە تۆ چۆن مامەڵە لەگەڵ وشە تازانەکە چۆن ئەی گونجێنی چۆن ئەیکەی بە کوردی چۆن ئەی کوردێنی من ئەمە با نمونەیەک ببینەوە ئێمە لە قۆناغی فیوداڵیا بۆ نمونە جەنجەرمان هەیە جەنجەر لە هەزار تەتکۆپەتکە پێگاتۆرێکە ناوی خۆی هەیە ئێستا من و تۆ نازانین ناوەکان چی لە پێش ئەنفال ناڵە ناگەڕێنەوە بۆ 100 ساڵەوە و پێش لە پێش ئەنفال لە دەیەکە پیرێژنێک بۆ هەرشی و تەلان و دۆڵ و باڵین بەندەنێک ناو ئەوەی خۆی هەبوو ناوی جیاجیاشە بوو مەسەلەن لە ماوەت بە شێوەیەک باسی پێدەشتەکەن لە گەرمیان بە شێوەیەکی ئەم بۆ ئەمەمان نەپاراست و ئەمە تازەکردنەوە ئەمەیە مەسەلەن ئەو هەموو ئامێر و کەلوپەلانی لە سەردەمی فیوداڵیە بەکار هاتووە یا لە ناگرم بۆ فیوداڵی سەردەمی پێش ئەنفال ئەوەی خۆی مێشتا لە فیوداڵی مامۆستا محەممەد ئێمە سیاسەتیشمان و هەموو شتێکمان لە خۆناغی فیوداڵی مامۆستا محەممەد زۆر بەجوانی باسی واکە لە مرۆڤ و دەور بوو لە کتێبەکانی تریشە خۆشی فەیلسوفی قۆناغی فیوداڵی مامۆستا محەممەد فەیلسوفێکی گەورەی قۆناغی فیوداڵی کوردە ئەگەر ئێمە فەیلسوفیشمان نەبێ مامۆستا محەممەد فەیلسوفمانێکمان بەڵێ ئەمە یەکێ لە هۆیەکانە ئەو وشانە بێنی بیگونجێنی لەگەڵ واقعانەوەیکەیە بەردەوام فەرهەنگت هەبێ دوو نەترسی لەوەی کە وشە بەکاربێنی وشەی ئەوانی تر بەکاربێنی چۆن عەرەب ناترسێت چۆن فارس ناترسێت چۆن تورک ناترسێت چۆن ئینگلیز ناترسێ و بەکارێنێ تۆش نەترسی لەوە ئەمەش فاکتێکی تریمانەوەیە هێنانی وشەی زمانێکی تر بۆ خۆی ئەمە تازەکردنەوەی زمان و دەوڵەمەندکردنیەتی زانی چۆن من ناچینە پایەوەی زیان بچوک بۆتە گوندێکی بچووک بەمان ناڵێم بەڵام کۆمەڵێ زاراوەی تازە کە دێتە ناو زمانەکانی دنیاوە بە خێرایی دێ ڕۆژانە دێت تۆ پێویستت بۆنی مەسەنی خۆمە کاتی خۆی هەوڵدرا بڵێن تەلەڤیزیۆن نەڵێن تەلەڤیزیۆن بڵێن دەنگ و ڕەنگ بەڵام زۆر ئاسایی زۆرمان کرد مەسەلەن ڕادیۆ نەڵێن ڕادیۆ بڵێن هەواڵدەر مەسەلەن ئەمە گرنگ نییە تۆ ئەتوانی ئیش لەسەر ئەمەش بکەی بەڵام ئەو وشەیەش بگونجێنی مەسەلەن زۆر جار پاسکیل یا پایسکیل یا ترومبیل یا ئۆتۆمبیل کورد هاتوێت لە سەردەمی خۆیان گونجانێتی ئۆتۆمۆبیلی کردوێتە ترومبیل من باپیرم لە ژیانە نەیوت دوو چەرخەوانە بەرحاڵ مەبەستم ینی تۆ ئەتوانی ئەمە بکەی هۆیەکی تریش بۆمانەوە پاراستنی جیاوازیەکانە بۆ نمونە من هەموو جارێڵێم لە دۆڵی خەلەکان بە کولێراڵێن ئەستوک لای ئێمە پێڵێن کولێرە باشە ئەمە تۆ دەبێ هەردووچی بەکاربێنی هەردووچی بپارێزێت تووشی مەسەلەن شێوازەکانی نانی چریمانێ نانی دەسیمانێ ئەمانە دەبێت بێ بیپارێز لە شوێنی تر چۆنی پێڵێن نانی وەرابی چی پێڵێن لە شوێن خوان لە وڵاتر تێڵ هەموومانێت بپارێز مەسەن ئەم پاراستنە ئەمە بەشێکە لەمانەوە جگە لەوەش دەبێت دەوڵەت
دەبێت دەوڵات زمانێک بک بە زمانی ئەوەی هین پێڵێن ستاندارد یا زمانی فەرمی یا زمانی دەبێت دەوڵەت زمانێک بکە بە زمانی گشتی و لە سایی ئەم زمانە گشتیە زمانەکانی تر یا شێوەزارەکانی تریش هەست بە لە غوبن و لە بینچوون و لە ناوچوون و سڕینەوە نەکەن دەبێت بزانن کامان بەشێکن لەو کەلتورە. لە ئێستا یەکام لە داکەوتەکان کاریگەریان لەسەر زمان هەیە سیاست یا کەلتور و بوارە کۆمەڵایەتیەکان هەمووی بە شێوەی خۆی کاریگەری لەسەر زمانێ زۆر جار دەوڵەتی مەسبوون نمونەیەک لەسەر وڵاتانی ئەفریقا بێنینەوە نمونەیەک لەسەر ئەمریکای لاتین بێنینەوە. ئەمریکای لاتین بەشێکی زۆری بە ئیسپانی و پورتوغالی و ئەوانە قساکەن من پەیوەندی بە کەلتور و بەدابوونەریت و چوونی ئەوانەوەی لە سەردەمێکی درابۆیە بەڵام لە هندستان لەبەرەوەی زمانی ئینگلیزی زمانی فەرمی نەبوو بەڵام لەبەرەوەی دەسەڵات کردی بە زمانی فەرمی لە کاتی خۆیە هندیەکان زۆربیان ئینگلیزیەزانن یا هەمویان ئینگلیزیەزانن بۆیە هەمووی ڕۆڵیەیە سیاسەکانیش ڕۆڵیانەیە دەسەڵاتی سیاسیش ڕۆڵیەیە کەلتور و کەلچەر و بوونی مەسەن یەکێتی سۆڤێت حەزیە کرد هەموو رووسیا هەموو وڵاتانی کرد لە سایی یەکێتی سۆڤێتە دەستیان بەسەرگیرەوە بە ڕووسی قسە بکەن بەڵام ئەوە دەرچوو دەرنەچوو خەڵک ئازەریەکان بە ئازەری قسەیان کرد ناگەڕنە کارەباغ بە کوردەکەی خۆمان کردمانجی قسەیان کرد مەسەلەن داغستانی بە داغستانی قسەیچانی بە چینی قسەی کرد کە یەکێتی سۆڤێتی ڕووخا هەمیان بە زمانی خۆیان کەوت. مامۆستا ئەدەب فیگەری یەکەمی پشتپێبەستنی زمانە باسی ئەومان کرد ئەدەب لە ڕابردووە چی بۆ زمانی کوردی کردووە ئەوە باسی ئەومان کرد بەڵام لە داهاتووە ئەدەب چی بۆ زمانەکە ئەدەب لەبەرەوەی یەکێکە لە پایە هەرە گرنگەکانی پەیوەندی مرۆڤایەتی من لەم ڕۆژانەیە باسی ئەوەمان کرد ئەوەی سیاسەکان دیوار دروستەکەن لە بینی مرۆڤایەتی ئەدیبەکان دێنەی ڕوخێنمەسم بۆ نمونە تۆ کە ڕۆمانی ئەفسانەی 1900 دەخوێنیتەوە کەلتور و هەڵسوکەوت و ئەوەی نەتەوەکانی ترێبینی کە ساعتی 25 بخوێنیتەوەی ئەوی ترێبینی کاتی ئەلیف شەفەق خوێنیتەوە کاتی مەسەلەن پاولۆ کۆیلۆ خوێنیتەوە کاتی گابریل گارسیا مارکێز خوێنیتەوە بە هەستەکەی لە کۆڵۆمبیای شوێنەکانت پێنیشاندا هەڵسوکەوتی کۆمەڵایەتیوێت پێنیشاندا ژینگەیوێت پێنیشاندا پەیوەندی کۆمەڵایەتیوێت پێنیشاندا جوانی ئافرەتی ئەوان هەڵسوکەوتیان ئاکاریان دابوونەریتیان مامەڵەیان هەموومانت پێنیشاندا ئەدەب ڕۆڵێکی گەورە بینێن بڵێ دایک دیستۆیفسکی مەسەن بە تۆ وەرە مەکسیم گۆرکی کە دایکە خوێنیتەوە سەرەکەی هەستەکەی هەموو سیفەتانی کە لە دایکی پاڤڵا هەیە لە ڕۆمانی دایکە لە دایکێکا هەیە لە گەرمیانیش خۆشە پرسیارێ بکەم هۆکاری چییە بۆ منە ئێمە لە زۆربەی زمانە زیندوەکانی جیهانەوە ڕۆمان و نووسینەکانیان وەردەگێڕین ئایا ئێمە تا ئێستا نەمانتوانیەوە بەو ناوەڕۆکەیان بەو گەورەیە شتێکی وا بنووسینیان هی ئەوەیە کە دەوڵەتمان زمانەکەمان نەچۆتە نێو وڵاتانی ترەوە نا ئێمە ئێستا هەمانە بە من ڕوان پێشتری ژەمان بووە بەڵام ژانرەکە ئەگەر ڕۆمان تۆ بە پاسی ڕۆمانت نمونەی ڕۆمانە دوت مەسەلەن شعر پێشتری ئێمە هەمان بۆ ڕۆمان ژانرێکی تازە بۆ بەنسبەت دنیای عەرەب و تورک و فارسی شەو تازەیە ژانری ڕۆمان لەم دوایە ڕاستی ئێمە کاتی خۆی ئەفسانە و داستانە بۆ لە حەکایەتەوە گەڕامانێتەوە مەسەلەن نەنکی من و تۆ نەنکی باوکی تۆ یەک دنیا حەکایەتی لێبەر بووە من نەنکێکمە بوو سەعات 8 دامانێنا تا سەعات 1 شەو حەکایەتی بمانیگرەوە ئێمە یەکێ لە کەمتەر خێمەکانەوە کاتی خۆیمان من نەنووسیەوە بەداخەوە لە ساڵی 91 تیاتوو و نەنکی دایکیش مەروە بوو نەنکی ئەوی تریژە ئەمانە نییە بەداخەوە ئێمەمان کۆنە کردوێتەوە گیناوە ئەمانە ڕۆ مەسەلەن ئەحمەد و محەممەد و نازانم جێوی سپی و جێوی ڕەش و نازانم کوڕەکەتەڵ و کوڕا ئەوە و کوڕی هەموو ئەمانە ڕۆمانی جیاجیان بەڵام بە شێوەی چیرۆک و داستان و حەکایەت بۆ ماگەڕایەوە من بڕوام وایە ئێمە ئێستا ڕۆمانی زۆر باشمانەیە کە بکرێتە سەر زمانەکانی تر بەڵام ئێمە هێشتا لە ڕۆمانە خۆمان تازەین لە ڕۆمان نووسینە خۆمان تازەین و کەوتون تژێر کاریگەری ئەو گۆڕانکاریانی لە ڕۆمانیشە مەسەلەن هەندێکمان کەوتون تژێر کاریگەری ئەو سیحرەی کە گابریل گارسیا مارکێز و پاولۆ کۆیلۆوانە لە ئەمریکای لاتین هێنین هەندێکمان کەوتون تژێر کاریگەری ئەو سیحرەی کە مەسەلەن لە ئەوروپا هەیە بەتایبەتی لە ئیتاڵیاوانە هەندێک ئەمە وای کردووە کەوتون تژێر کاریگەری ڕۆمانەکانی تورک و فارسەوە وای کردووە کە هێشتا خۆ خاوەن نین ئەگەر خۆ خاوەن بن ڕواکە خۆشمان بێتە بەڵێ مامۆستا کورد بە شێوەیەکی گشتی بەسەر 4 جوگرافیا و زمان و کەلتوری جیاوازدا دابەش بووە کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی ئەم دابەش بوونە لەسەر زمان چین
ئەزانی یەکێک لە ڕەنگە یەکێک لە خۆشبەختەکانی ئێمەوە بێ ئەگەر ستەمکاری لە هەموو شوێنە ڕۆڵی دیبێ لە سڕینەوەی ئەوانی ترا لە کوردستانی ئێمەیە ئەم دابەشکاریە ڕۆڵی بینیوە لە چاوقایمی ئێمەیە مەسەلەن من پێشتری ژوتم ئەزانی لە ڕۆژهاوای کوردستان دەوڵەتی بەعسی سووری و پێشتریش کە سووریا خۆی دەوڵەتی تازەیە هەوڵی زۆریدا ئەسڵەن کورد پرش و بڵاو کاتەوە جارێ هەوڵیدا شوێنەکانی شوێنەزای لە داگیرکە جارێک هەوڵیدا پارچە پارچەیکە دووری خاتەوە شوێنەکەی تعریبکە وەگەوەی لە شنگاری ژووداوە کاتی خۆی لە سەردەمی بەعسا وەگەوەی کە تورکیش مثلا خەڵکی لە قوڵای ئامەدەوە بردەوە بۆ قۆنیە فڕیداوە بەڵام لە قۆنیە سێرەکەی بە کوردی قسەیان کردەوە زانیوە زۆر موهیمە مانای وایە ستەمکاری لە وڵاتی ئێمەیە لەم دابەشکاریە نەیتوانیوە ئێمە پارتە و وێرانکە مەسەلەن لەم دوایە ئێستا لە ئێرانە هەندێشن لە دەوری سیستان و میستان خەڵکە دۆزنەوە سێرەکەن بە زمانی قساکەن نزیکە لە زمانی کوردیەوە مانای ئەم دابەشکاری و ستەمکاریە ئێمەی لە بریەوەی ئێمە لەبین با من بۆ وتم پێشتریش وتم مەسەلەی زمان بۆ کورد مەسەلەی بوون بووە مەسەلەن کورد زانیوێتی کەلچەرەکەی لێ داگیرەکەن بوونی خاکەکەی داگیرەکەن خەڵکەکەی پارچەکەن خەونەکانی ئەسووتێنن بەڵام شتێکە ماوەتەوە یعنی بە دەرەوە نییە چونکە تۆ منە موجارێ نمونەیەکی زۆرە وایەنەوە یەک منجاریشان پەرلەمانتاری چاک پارتیم بینی پێی وتموتی من وتی مامۆستاکەم پێمی وت لەسەر ئەوە نیە فێر نابووم فێری نابووم بنووسم و بخمەوە مامۆستاکەم پێمی وتی دایکت بێنە بەیانی وتی کە دایکم برد وتی خەڵکی ئامەد بوو وتی کە دایکم من برد دایکم من بوومە متەرجیم لە بینی مامۆستاکەم و دایکمە وتی بیرم کردەوە وتی دوای کە گەورە بووم بیرم کردەوە باشە بۆچی ئەمە گوناهمان چی ئەم زمانە دەبێ بە ترس و لەرزەوە قسەی پێ بکەین سیر مەبەستم ینی ئێمە ئەم مەسەلەی بوونەوای کردووە تەنانەت پەرلەمانتارێک کابێتە پەرلەمانی دەوڵەتێکی ستەمکاریش کە دەوڵەتی خۆی نییە شانازی بەبوونەکە و بۆکەینەوە جارێکیان نمونەیەگەێنەوە لەسەر ئاغای جەلالیزادەی و ئەبزانام یەکی لەوان لەو پەرلەمانتار هەنێ ئەو بەهینەڵێ نایەتە بیرم کامیانە بەڵام ئەزانم بەهینەڵێ سێ پەرلەمانتاری کرماشانی ئەبن بە نوێنەری کرماشان لە سێ پەرلەمانتاری کورد ئەبن بە نوێنەری کرماشان لە پەرلەمانی ئێرانی ئەڵێ یەکیان مەلایە ئاخوندا و یەکیان ئاخون بە مانای شیعیەکەی ئەوان خوێن و یەکیان خاتونێکی جوان و قەشەنگوانە خوێن وتەنی و یەکیان کە ئەو ئاغای هینەیە ئەڵێ جەناب ئاغای ئاخوند تو وەزەبر جادو جناب خاتون وەزەبر ئابرۆ مان بازەبر بارزوو کرماشان بەرەو پێش ینی تۆ سەرەکەی ئەم شانازیە بەم زمانەوە لەوێشە مەسەلەن یەکێک لەوانەیە کە من هەموو جارێ بە نمونای هێنمەوە کە شەڕی زمانی کردووە شەڕیەوەی کردووە کە دەست بۆ زمانەکان دەبن ئەو پەرلەمانتارانە بوونەکە لە پەرلەمانی ئێرانی هینێن کردووە جەنابەت دەڵێی مەسەلەی زمان بۆ کورد مەسەلەی بوون بووە یەکێک لە چەکە کاریگەرەکانی مانەوەی هەر نەتەوەیەکیش بە زویندوی بریتە لە زمان لە ماوەی ڕابردوودایا لە ئێستادا چی بۆ نەتەوەی ئێمە دەکایە چی بۆ نەتەوەی ئێمە کردووە زمانی کوردی لە ڕابردووە ئێمەی وەک کوردێشتەوە ڕاستە بادینیمان تیا بوو سۆرانیمان تیا بوو هەورامیمان تیا بوو زازاییمان تیا بوو کاکەیمان تیا بوو علیلاییمان تیا بوو نازانم چیمان تیا بوو چیمان تیا یارسانمان تیا بوو هەر چیمان تیا بەڵام وەک کوردێشتینەوە وەک کوردێشتینەوە ئەمە خاڵێکی گرنگە بۆی کە قسە لە داهاتووە هەر ئەم وەک کوردێشتنەوەیە ڕۆڵێکی گەورە بینێ ئێستا نەتەوەیەگرتوەکان و دنیاشیش قسە لەسەرەوەکەن مەسەلەن تۆ جگەلەوەی کە زمانت جیایە جگەلەوەی تۆ تورک نیت فارز نیت عەرەب نیت نەتەوەیەکی دەبێت فۆرمت هەبێت چوارچێوە هەبێ خۆخاوەنی بکەیت بەڵام بەمەرجێک ئەوانەی کە ئەم ئیدعایە ئەم فۆرم و خۆخاوەنیی کوردەکەن چەتر بن ینی کۆکەرەوە بن نەک پرش و بڵاوکەرەوە کە ئێستا ئەوی لە باشووری کوردستانیە ئێمە من ڕام وایە زمانی کوردی لە داهاتووە چۆن لە ڕابردووە فاکتی بوون ومانەوەی ئێمە بووە لە داهاتووە فاکتی بوون ومانەوە و خۆخاوەنی ئێمەیە درێژە بە بوونی ئێمادا و بەردەوامیمان پێ
تێدا ئەم زمانە زمانێکە تازە ترسی لە بینچوونی نەماوە، ترسی لە ناوچوونی نەماوە، زمانێکە بەردەوام دەتوانین دەوڵەمەندتری بکەین بەڵام بەمەرجێک ئەوەی کە کاتی خۆی لە 1930 وەگوتم داواکەن با دەستگایەکی زانستیە بێ وەکۆکردنەوە ئەوەی کە لە سەردەمی کوردستانە بەدرخانیەکان داوایانە کرد کە دەستگایەکە بێ بۆ کۆکردنەوەی ئێستا ئەوەی کە کۆڕی زانیاری کوردی بوو یا ئەکادیمیای لە ماوەیە ئەکادیمیایەکە دروستکردبووی بوو ئێستا ئەم دەستگایە دروست بکەن و ڕێز لە چەمکەکان بگرن، ڕێز لە زاراوەکان بگرن، ڕێز لە شێوەزارەکان بگرن و بەکاری بێنن، زمانێک بەکاربێنن کە هەمومان هەست بەبوون بکەین تایە. مامۆستا ناسیۆنالیزمی کوردی ئەگەر هەبێ لە نێو قەوسێکدا ناسیۆنالیزمی کوردی چی بۆ زمانی کوردی کردووە؟ جارێ من بڕوام لەسەر ناسیۆنالیزمی و نەتەوە گەرایی و نەتەوە پەرستی و نەتەوە ئەوە هەندێک تێبینیمێ مەسەن کورد تا ئێستاکە نازانی ئایا ناسیۆنالیزمێکی ئەوەی هەیە کە تورک هەیەی یا فارزێتی عربی چونکە ناسیۆنالیزم لە دوای بوونی دەوڵەت بە جۆرێکەکان لە دوای بوونی دەوڵەت دەرەکەوێت ناسیۆنالیزم یا نەتەوەگەرایی بەو مانایی کە ئەوانی تر بسرێتەوە لە دوای بوونی دەوڵەت دەرەکەوێت ئایا ڕازیە بەوەی کە پێگاتە و جیاوازەکان لەناوێ بژێیان نەژێ بەداخ خۆی چەمکەکە بۆ بەنسبەت ئەوروپاوە تازەیە بەڵام لە مێژی ڕۆژهەڵاتە زۆر کۆنە چونکە لە قورئانە إنا خلقناكم شعوبا وقبائل لتعارفوا بتفاصيل باسي أواكا نتوقلي جيا زمان قلي جيا ومن بو بيكوال كردنو يكتر ناسيونو ناسيوناليزم يعني نتوقلي يعني من زور زاد لبيني ناسيوناليزم يكا جردسي بيلم باتروي يا شورجير يا خو بخت کار خۆبەختکار و ناسیۆنالی کە سەردەستەیە پێڵێم ستەمکار یا ئەوەی نەتەوە پەرستوانە بەڵام لە نێوان ئەمەیە من بڕوام وایە ئەوەی تۆ ناودنانە کاتێک ئەتوانی بڵێ ناسیۆنالیستی کوردی شتێکی بۆ دەوڵەتی کوردی کردو شتی بۆ زمانی کوردی کردووە کە تۆ فۆرمتە بێت چوارتێوەتە بێت ئێمە تا ئێستا نیمانە ئێمە تا ئێستا نیمانە نە لە سەردەمی شێخ مەحموودە نە لە سەردەمی قازی محەممەدە بوار ڕەخسا مەسەن لە سەردەمی قازی محەممەدە بەو یان زەمانگە ڕاستە هەندێشتی زۆر گەورەی کرد گۆواری بە زمانی کوردی دەرکرد گۆواری بۆ مناڵان دەکرد ئەزانی یەکێ لە هۆیەکانی مانەوە بەردەوام مامەڵەکردنە لەگەڵ مناڵە مانەوەی زمان بەردەوام ئێستا من یەکێ لەوانی کە زۆر دڵخۆش بووم پێی لە باکووری کوردستانەوە بوو هەرچەنە کەناڵی زارۆکیان هەبوو هەرچەنە تورک بەردەوام دایە خانایە لە تورکەکان زۆر لە زمانی لە مامەڵی مناڵ بەڵام جارێکیان لە ئامەد بووم ئەم چیرۆکی مناڵانە ئەوەی کە هەیە بە هەزاران نوسخەیان چاپەکردیان لە ماڵەکانەوە چیرۆکی مناڵان چیرۆکی مناڵان بۆی ئەیانزانی ئەمە مناڵان هین نەبن لەگەڵ ئەمەیە پەیوەندیە بەستن لەگەڵ چیرۆکی مناڵانە لەگەڵ شعری مناڵانە ئەما بێت یاریان مەسەن هەلور بەلورتەکامە مەسەن ئەو هۆڕێوی ڕێوی بیمایم ئەمانەی کە مناڵ ئێڵێتەوە ئەمانەیان بردە ماڵەکانەوە و بە سرودی ژیان بردە ماڵەکانەوە بۆی مناڵ چێژی لێوە بگرێ و مامەڵی پێ بکە بۆ لەبەرەوەی دەوڵەتی تورک لە ناو سیستمی خوێندنە هینی نێشتۆ مەسەن نمونەیەک عوسمان بایدەمی مناڵەکانی کوردیان نازانی بەڵێ مامۆستا من ئەپرسم باسمان لە کاریگەری زمان کرد لە هێشتنەوەی نەتەوەیە و بۆ ئەوەش کە هەمیشە میلەتان هەوڵیان داوە نازنامەمان یا شوناسمان بسڕنەوە بۆچی نەیارانی کورد هەمیشە لە زمانی کوردی ترساون کاتێک هونەرمەندێک بە زمانی تورکی گۆرانی دەڵێ لە لووتکایە بەڵام کاتێک زمانەکەی خۆی کە زمانی کوردیە بەو زمانە گۆرانی ئەچڕێ ئیدی ئەیخەنە ژێر پێ لە قەول نمونەکەی ئەحمەدی قایە نمونەیەکی ئەحمەد قایە نمونەیەکی زندووە مەبەستمەوەیە بۆچی نەیارانی کورد بەتایبەت لە چوار پارچەی دەوروبەرمانە هێندە لە زمانی کورد ئەترسن جارێت تۆ ئەوەی کە ئەحمەدی قایە کە بە کوردی ئەزانی زمان دەربڕین لە ڕێی هونەرەوە لە ڕێی ئەدەبەوە لە ڕێی ئەو مهینە مناڵانەوە کەیسە باسمان کرد ئەم دەربڕینە زووتر ئاشنا بێ بە دڵ زووتر پەیوەستە بێ بە دڵەوە مەسەلەن ئارامتیگران گۆرانی کێ زمانی باسی زمانی کوردیەکە زمانی کوردیڵێ وەشە و شیرینەوە ئەوانە گۆرانی سروودێکی زۆر بەناوبانگە لە ئامەد ئەمە زیاتر کاریگەری لەسەر دڵدانا و زیاتر تۆ بەستێتەوە بە کەلتور و هەڵسوکەوت و دابوونەریتەکەتەوە بۆیە لێ ئەترسن کاتێک ئەحمەد قایە وتی من کوردم ئەو پێشتر تورکەکان وشانازیان پێوا کرد و بەڵام بە هەموو ڕەنگە بزانم یەک دوو گۆرانی کوردی
کوردیشیە کاروانی هەیە بەڵام کەوتی من کوردم و لە ئێستا بەدەوا کوردانی بەرنەفرەت کەوت هەردەریان کرد لە تەنان هونەرمەندی کوردی تیا بوو مەبەستم هۆیەکە ئەوەیە لە ڕێگەی هونەر و ئەدەبەوە خۆئێستا بانمونەکە بێت یەشار کەماڵ یەک گوشەی بە کوردی نەنووسیوە خۆ خێزانەکەیشی بابانی بۆ خەڵکی ئێرەیە و خۆشی کوردیزان کرمانجی زانیوە یەشار کەماڵ یەک گوشەی بە کوردی نەنووسیوە بەڵام لەبەرەوەی ئەدەبیاتەکەی کارکتەرەکانی ناو ڕۆمانەکانی حەمەدۆک و هەمووی کووردە مەسەلەن هەمووی خەڵکی چقورقایە و ئەو ناوچانی ئامەد و وان و ئەوانن بەردەوام لە بەردەمان ڕەشەیە بووە بەردەوام نەفرەتی لەکراوە لایەن تورکەوە ئەو ڕۆمان نووسە گەورەیە کە دەبایە زۆر پایەکەی گرنگتر وایە بەبەستم ئەمە یەکێ لە هینەکان ئەدەب و هونەر زۆر بە خێرایی ئەتوانێت پەیوەندی لەگەڵ ڕوحی ئینسانە ببەستێ بۆیە بە ناچاری دەوڵەتی ستەمکار جێرجارێ بەگشت ئەدەب و هونەراچێتەوە. مامۆستاگیان من زۆر سپاسی بەڕێز دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو. زۆر بەڕێز زۆر خۆشحاڵم هیوادارین کارێکمان کردبێ بۆ زمانی زۆر بەڕێزین دوێشتنەوە و دەوڵەمەندکردنی زمان زۆر سپاسی گەورەکانی ئێمە کردیان باو باپیرانی ئێمە کردیان ئەوە زۆرە بۆ ئێمە ئەگەرێمە دوو قسەشی لێ بکەین ئازایەتی مامۆستانالی و سالم و کوردی و حاجی قادر و ئێمن و هەژاری موکریانی وانە زۆر سپاس بۆ بەڕێز دەستی تۆ خۆش بێت سەلامەت دەستی تۆ خۆش بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامی باسوخواز بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ